خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەبێ لەگەڵ ئاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. خی گەورە هەرێمی کوردستان و عراقی بەسەر کردەوە و بارانێکی بەڕەحمەت باری بەهۆی بارینەکەوە و بەپێ بەهۆی ئەوەی کە چاوەڕوانی لەو ئاستەدا نەبوو لا هەندێک شوێن بەڕاستی کارەسات و زیانی لێکەوتۆ بەهۆی کۆبنەوەی ئاو دروستبوونی لافاوە. چەقی ئەوەی کە زۆر زیانی بەرکەوت قەزای چەمچەماڵ بوو و لە شۆڕش لە تەچیا و لە زۆر ناوچەی تروە تەنانەت لە هەندێک ڕەچی سلێمانی و لە پیرەمەگرون لە چەند ناوچەیەک بەداخۆ بۆ هۆی گیان لە دەستدانی چەند هاوڵاتیەک یان سێ هاوڵاتی کە بۆ هەموو خەڵکی کوردستان جێگەی نیگەرانی بوو بە ناوی خۆمان و هاوکارانم لە دەستگای میدیایی کورسات پرسە و سەرخۆشی خۆمان ڕادەگەێنین. ئەمە جگەلەوەی زیانێکی مادی زۆریش بەر هاوڵاتیان گەیشت ئەوەی کە جێگەی سەرنج بوو و تا ئێستاش سەرۆکاتی کۆماری عراق نیگەرانی خۆی بۆ زیان لێکەوتوانی ئەو ڕووداوانە دەربڕیوە و هەروەها دەست بەجێ قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان وێڕای نیگەرانی داوای کرد کە دەست بەجێ بەهانای لێ قەوماوانەوە بچن. ئەمە جگەلەوەی هێزەکانی کۆماندۆی کوردستان توانیان وێڕای ئەرکە سەربازەکەیان بگەنە شوێنی دیاریکرا و جگەلەوەی هێزەکانی بەڕێبەراتی ئۆپەراسیۆن ئاسایش هاوکاری ئەو خەڵکانیان کرد کە گیریان خوارد بوو یان چاوەڕوانیان نەبوو کە بە شێوەیەک لەو شەقامە لافاو کۆبێتەوە جگەلەوەی بەرگری شارستانی و پۆلیسی هاتوچە و ئاسایش و پۆلیس و سەرجەمدام و دەستگاکان و بەرپرسیەکە ئیداریەکان ئەم چاوەڕوان نەکراویە بۆچی بوو ئایا کەم تەرخەمی هەیە ئایا چۆنچۆنی زیانی لێ قەوماوە نەکرێتەوە ئایا بۆ کاتژمێرەکانی داهاتوو چ پلانێک گیراوەتە بەر پانۆراما گفتوگۆ ئەکات لەگەڵ بەڕێز شاو عوسمان جێگری پارێزگای سلێمانی کاشاوە زۆر زۆر سپاس هەروە هەوڵەدەین لە کاتەکانی تریشدا لەگەڵ بەڕێز حوسێن مەحموود قایمقامی قەزای ڕانیەوە قایمقامی قەزای چەمچەماڵیش گفتوگۆ بکەین بۆ ئامادەکاریەکان لەسەر هەمان پرس کاکشاهۆ سلااوت لێبێ وەکو باسەکەن ئەڵێن لە چەند ڕۆژی ڕابرد و بەردەوام ئەوانی شارەزای کەشناسین و کەشناسی عراقیش ڕاگەندراوی بڵاو کردبوو کە بارانێک بە ڕێشەپۆلێکی بارانبارین بەڕێوێ سواز بۆ خی گەورەکە تینوێتی خاکشکا تینوێتی ئێمە و چاڕوانی ئێمەشکا بەڵام ئەو زیانانە بۆ ئامادەکاری بۆ کرابوو. سپاس کاکزانە سپاس بۆ بەڕێست و بینەران و لیسەرانی کورسات. دیارە وەک جەناب داماژت پێدا پێش چەند ڕۆژێک پێشببینی کەژناسیمان پێگەیشت بوو هەم بە ئێمە هەم لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاند و بە ڕێزیشتانەوە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان پێشببینیەکە و خۆی دەرچوو بەڵام دیارە هەندێک گۆڕانکاری ئەوەی کە ئێمە لە خەڵکی شارەزامان پرسی قابلی ڕوودانە ینی ڕێژەی دابارینەکە لە کاتژمێرەکانە ئایا لە کاتژمێرەکە ڕێژەی دابارین چەندە گەر وەکو دوێنێ وایە شێوازی دابارینەکەی هیچ شتێک ڕووی نەدا هەرچەند ئێمە تیمەکانمان ئامادەکاری تەواویان کردبوو هەم لە ناو شاری سلێمانی هەم لە سنووری قەزا و ناحیەکانی دەوروبەری پارێزگای سلێمانی ئەوانەی کە سەر بە پارێزگای سلێمانی و ڕێنمایی پێویستیان پێدرا بوو و دوێنێ هیچ شتێکی ئەوتۆ ڕووی نایەک چەند حاڵەتێک هەبوو لە کاتی خۆی کۆنتترۆل کرا ئەم ڕۆژ سەر لە بەیانیەکەی بە هەمان شێوە بەڵام لە پاش نیوەڕۆ دیارە ڕێژەی دابارینەکە زۆر زۆر زیادی کرد بەداخەوە من لەوە دەست پێ بکەم کە لە قەزای چەمچەماڵ و لەیلان ئەو قوربانیانەی لێکەوتەوە من لێرەوە سەر ڕێز و نەوازشیان بۆ نەوی یەکەم و لەخوای گەورە پاڕێنەوە بە بەشتی بەرینی شاد کردمن و کە سوکاریان لەخوا پاڕێنەوە سەبووریاندا و زیانی ماڵی بەر کۆمەڵێک ئۆتۆمبیلی هاوڵاتی و ماڵان کەوت و دواتر لە قەزای بازیان و لە پیرەمەگرون و لە پێنجوێن و لە ناو شاری سلێمانی دیارەکە شەپۆلەکە بەردەوام بە شوێنەکانە گەشت ڕێژەیەکی زۆر ئاوکۆ بوویەوە تواننی لافاو هەڵستا و تیمەکانی ئەمە بەکاری خۆیانەوە سەرقاڵ بوون بەڵام ڕوبەڕووبوونەوە حاڵەتانش زۆر ئاسان نییە. من لێرە سوپاسی سەرجەم تیمەکانی سنووری پارێزگای سلێمانی بە تەواوی فەرمانەکانەوە کەم کە بەرکی خۆیان هەستان ئەو فەرمانگانشی کە وەکو ئەرک ئەرکی ئەم ئیشیان نەبوو بەڵام هاوکارمان بوون هەماهەنگمان بوون هەم بە ئامێر هەم بە پێداویستی بەشەری لەگەڵمان بوون. ئێمە لە دوای ئەوەی کە لە چەمچەماڵ
دیارە حاڵەتەکە ڕوویدا من لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای چەمچەماڵ لەسەر هێڵ بووین و ئەو پێویستیانەی کە پێویست بوو هەوڵماندا لە سیستێمانیەوە بۆیان ڕەوان بکەین و بۆ بازیان بە هەمان شێوەوە کە تێگەشتین ڕێگەی بازیان بەرەو چەمچەماڵ و بانی مەقان و کەرکووک و هەولێر وانە مەترسیە لەگەڵ بەڕێزان لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی پارێزگای سلێمانی کە لە ڕێگەی سنتەری فریاکەوتنی خێرا پێمان گەشت بڕیارماندا کە هاتوچۆی ئەو ڕێگەی ڕابگرین بۆی هیچ شتێک ڕوونەدا و لەناو شاری سلێمانیش تیمەکان چوینە سەر و شوێنانەی کە مەترسی لەسەر بوو خۆمان ڕاستە و خۆ سەرپەرشتی تیمەکانمان کرد لە هەندێک شوێن ئاوێکی زۆر کۆبوو بوویەوە ئۆتۆمبیلی هاوڵاتیان لەناو ئاوەکە پەکی کەوتی بوو یەکەم شت هەوڵماندا هاوڵاتیەکان خۆیان ڕزگار بکەین و دواتر ئۆتۆمبیلەکانیان لە ڕێ ئۆتۆمبیلەکانی شارەوانی و ئامێرەکانی شارەوانیەوە گوازرانەوە شوێنی سەلامەت و دواتر زیانی ژانی تەبعاً لە ناو شاری سلێمانی خۆشبەختانەی زیانێکی جانی نەبوو بەڵام ئیتر چەمچەماڵیش هەر سلێمانیە بەڵام ئێمە لە دوای ئەوەی کە کەمێک دۆخەکە ئاسایی بوویەوە جەولەیەکی ناو شارمان کرد لەگەڵ و بەڕێزانەی کە پێکەوە بووین لە هەندێک شوێن گرفتە بوو گرفتەکان چارەسەر کرابوون لە ڕێی تیمەکانەوە و ئەو جێگایانەی بۆ تێپەڕینی ئاوەڕۆ دروست کرابوون پاکرانەوە توانم بڵێم لە ئێستەیە گرفتی کێوتۆ نیە چەند شەپۆلەکە بەردەوامە و ئێمە ئەوشمان بیر نەچێ هاوڵاتیانی شاری سلێمانی بەشێک لە وڵاتیان هاتبوون هاوکار و هەماهەنگی تیمەکانی ئێمە بوون لێرەوە سوپاسیانەکەم بەڵێ بەدڵنیاییەوە و ئەوەی کە گرنگە لەو حاڵەتانە تیمەکانی ئێمەوەکو حکوومەتی خۆجێی پارێزگای سلێمانی هەماهەنگی تەواوی هاوڵاتیانیان پێویستە لەو حاڵەتانە کە ڕوویە هاوڵاتیان پێویستە پابەندی ڕێنمایەکانمان بن بۆەوەی هەم جانی خۆیان سەلامەت بێ و هەم ئاستەنگ بۆ تیمەکانی ئەمە دروست نەبێ ئەوەی بەلای ئێمەوە زۆر گرنگە سەلامەتی هاوڵاتیانی شاری سلێمانی و سەر و ماڵیان گرنگە بەلامانەوە و ئەوەی پێویست بێ لەو پێناوەدا ئەیکەین و ئەمڕۆ لە ڕێی میدیاکارانەوە خۆتان بینیتان کەناڵەکانی ڕاگەیان بەشێکی زۆریان لەوێ بوون خۆمان مەدانی لێوێ بووین و ئەرکی سەرشانمانەوەندی توانی بێتمان جێبەجێ کردووە کاشاو هۆکارەکەەوە بوو کە بارانەکە لە پڕباری و بەش بە ڕێژێکی بەرچاو باری یان ئەوە تا پۆندێک تەقی یان ینی ئەو ئاوڕۆکان دەرەقەتی نەهات چی بوو هۆکارەکەی پرسیارت کردبێتەنە لە قزای چەمچەماڵیش ئێمە تەبەن ڕێنمایی درابوو بە هەموو فەرمانگەکان و ئەو ماوە زۆرەی وشکە ساڵی و بێبارانی ئەوانە ئاگادار کرابوون و تیمەکانیان بە سوپاسەوە بەشێکی زۆری ئەو مەنهۆڵ و شوێنانەی ئاوەڕۆ و تێپەڕینی ئاو پاک کرابوونەوە بەڵام ڕێژەی دابارین لە ماوەیەکی کورتە کارێکەکە کە شاشەکە ئێستا ئەو خۆتی جلەکانە چی لێ کردەوە ئێستا بە قاتەوە خەڵک وازانم ڕۆوا بووە وەڵا باش بوو فریاکەوتم تۆزێک چکە جلەکان ئەمە ئەوەی کەیبینن جگری پارێزگاری سلێمانی لەسەر شاشەکە کە لە ناو شوێنی کۆبوونەوەی ئاوە لەگەڵ تیمەکانە سەرقاڵی ئەوەن کە بتوانن بە هەماهەنگی لەگەڵ هەموو لاک ئەو خۆتی لەسەر شۆفلەکەەوە ئۆتۆمبیلی و هاوڵاتیە خۆشی باش بوو خۆیات بێ دەرەوە بەڵام تۆزێ ناڕەحەت بوو ئۆتۆمبیلەکەی لەم مۆدلە تازانە بوو تاوەیە گەر پشوش بووە ئێوە هەم لە ئەرکابوون و بەدڵنیاییەوەی کە بەڕاستی ینی سەلامەتی ژانی هاوڵاتیان بپارێزن بە دڵنیاییەوە ئێمە تیمەکانمان ئەو تیمانەی کە تایبەتن بە ئەم جۆرە حاڵەتانە لە دەوامیان 24 کات ژمێریە سوپاسیانەکەین لەو دۆخانش کە دۆخی ناهەمواری دارایی بووە ئەمانە جوندی ئاسا بەردەوام لە ئەرکدا بوون من لێرەوە دەستخۆشیان ئەوەی کاروانە و ڤیددیوانم بدەرەوە مەسەرەن لە هەندێک شوێن لە دۆڕیانی سەرچنار وابزانام لای ئەوەی کە ئەو کۆرنیشی لێ دروستەکرێت لێ ئاو کۆبووەوە لەوێش ئەوەی کە زۆر ئێوەی تەزیق کرد مەسەرەن ئەو شوێنە کوێ ئەوەی ژێر دوڕیانی سەرچنار ژێر دوڕیانی بۆچی خۆی ئاوڕۆی لێ نیە ئاوڕۆی لێە ئاوڕۆیەکی باشی لێ لە تەنیشتی لای
بڵین شۆستەکەەوە ینی ئەوە خوارەوە بوو بەڵێ بەڵێ ئەوە خوارەوە بوو ئێمە هەردوو لەینی جادەکەمان قەتع کرد بۆی بتوانین سیاری ترات شوێنەکە و گەبین هەندێ سیارە لەوێ کوژاوەتەوە پێچ کەوتووە و ئۆتۆمبیلانەمان لەگەڵ تیمەکان هێنایە شوێنێکی سەلامەتەوە و دیارە لەوێ پێویستی بەوە ئەبێ کەمێک لە دوای ئەوەی کە ئەم شەپۆلی بارانە ڕۆژ برادرانی شارەوانی کە لەوێ بوون هەندێک چاکسازی لەو شقامە پێویستەکە دەیکەین بەڵام ئەمە دەرادەوە ناکا کە ئاوەڕۆکە ئەمە دوایی کە کەمێک ئاوەکە کەم ینی نیشتەوە سەرنجماندا ئاوەڕۆکانی چی نەگیرا بوو هەمووی ئەو بەڵام ڕێژەی دابارینەکە زۆر زۆر بوو بەڵێ باشە لە چەمچەماڵ ئەوەی کە پەیوەندیت کرد بێت چەندە من کاک ڕەمە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرد من هەوڵی شەدەم بە تەلەفۆن وەری بگرم بەڵام یعنی هۆکار چی بوو بەڕاستی ینی ئاکەم تەرخەمی ئیداری هەیە بۆ لەوێ ئەوکۆی بەدووادا ئێمە ئەوەی کە ئاگادار بم بەڕێزان لە چەمچەماڵ ئیداری قەزای چەمچەماڵ سەرجەم تیمەکانیان لە ئامادەباشییا بوون وەرکی خۆیان جێبەجێ کردو بەڵام ئەگەر سەرنجی ڕێژەی بارانبارینەکە بدەیت لە چەمچەماڵ ڕێژەیەکی بەرزە لە ماوەی ئەو 12 کات ژمێرەی ڕابردوویانی لە نوێی بەیانی بۆ نوێی شەو پێم وابێ 83 و چەند پۆینتێک بوو کە ئەمە چاوەڕوان نەکراوە کاگڕم کە کاگڕەمەک سلااو لێبێ من لە ناو بەرنامەم ئاوات گەربی دەی بە کاکڕەمەک دە باشە ئەو تۆ بووی لە ناو سیارەکەوانێ گیرت خوارد بوو سەلامەتی باش سەلامت بی کە هاتە دەرەوە تەلەفۆنمان بۆ بکە باشە برا سپاس کاک بەڵێ ئێمەش باشە بژیت ئەوە شۆفێری بەڵێ شۆفێری کاکڕەمەک بوو دیارە مقابلەیەکی هەیە لەوێ بینیت لە ناو بەڵێ من هەر لە دوایەوەی کە تۆزێ دۆخەکەش ئاسایی بووەوە بەردەوام لەسەر خەت بووین لە کاگڕەمە قسەم کردووە سبێنێ لیژنەیەکیش دروستکا بووی لیژنەکە بەڕێز قوبات تاڵەبانی لەسەر هێڵ بوو لەگەڵتانە بەڵێ بەڵێ بە دڵنیاییەوە بەڕێزان لە نووسنگی جەنابی کاقوبات لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان بەردەوام لەسەر هێڵ بوون ئەم مامۆساعتا کاکسەمیر برادرانی تر لە نووسنگە و لەسەر ڕاستپاردەی بەڕێزیان ئێمە سەرجەم قایمقامەکانمان ئاگادار کردووە کە بە زووترین کات خەمڵاندنی زەرەر و زیانەکانمان بۆ بکەن بەسەر ئەوە پرسیارەکەم بەڕێزکاشاو با بسمەڕانیە لەگەڵ کاحسێن ئەگەر بە ئیجازەی جەنابەت کاحسێ سڵاو لێ بێم کاتت باش دۆخی دارێ ڕاپەڕین بەگشتی چۆنە و ئامادەکاریەکانتان چۆنە و دابارینەکە لەو دەڤەرە لە چ ئاستێکدایە زۆر سپاس کاکزانە ڕێزم هەیە بۆ کاشاهۆ و کاگڕەمکەیش دەرە من سەرەتا دەمەوێت بە ناوی ئیدارە ڕاپەڕین و قایمەتی قەزای ڕانیە و تەواوی ئیدارەی ناوچەکەوە هاوخەمی و پەرۆشی خۆمان بۆ ئەم کارە ساتە سروشتەی کە لە قەزای چەمچەماڵ و بەشێک لە سنووری گەرمیاندا ڕوویدا کە دوو قوربانی لێکەوتەوانێ و 12 کەس بریندار و زەرەر و زیانێکی مادی زۆر هەبووە دەرێمە وەکو سنووری قەزای ڕانیە پێشتر تەواوی ئامادەکاریەکانی کە پێویست بوو بۆ ئەو شەپۆلە بارانبارینە ئێمە هەموو ئامادەکاری و ڕێوشێنێکی پێویست لەگەڵ تیمەکانی شارەوانی تیمەکانی بەرگری شارستانی هەموو ئەو چەنەڵ و بارانە و ڕێڕەوانەی کە پێویست بوو چا بکرێتوانێ هەموو ئامادەکارێکمان کرد بوو خۆت شارەزای سنووری هەڵکەوتەی قەزای ڕانیەی کە بە پشتێنەیەک بە چەنەڵێکی بە دەوری چیایکی ئەوڕۆژدا لێدراوە ئێمە ساڵانە ئەو چەنەڵەپا دەکەینەوانێ بۆ ئەوەی ئەو بارانای کە لە چیایکی ڕۆژەوە دێتە خوارەوە وەکو بربەستێک داخلی دوو ئاوەڕۆی سندوقی گەورە دەبێ بۆیە خۆشببختانە سەرڕای بارینی بڕێکی باش باران لە ناو مرکزی قەزای ڕانی و لە ناحیەکانی هیچ حاڵەتێکی نەخوازراوی هیچ زەرێکی مادی و یا گیانی لە سنوورەکەدا نەبووە کە لە نێو مرکزی قەزای ڕانی 83 ملیم باران باریوە لە 4 قورنا 92 ملیم باریوە لە حاجیاوە 108 ملیم باریوە تەنها لە هەندێک شوێن بارانە و ئاوکۆ بێتەوە ئەگەرنا بە شێوەیەکی گشتی زۆر باش بووە بۆیە من لێرەوە هەم بە ناوی قایمقامیەت و ئیدارەی ناوچەکەوە دەستخۆشی لە تەواوی تیمەکانی شارەوانی کۆمپانیای بیڤان بەرگری شارستانی تەواوی هێزە ئەمنیەکانی سنوورەکە دەکەم کە
ئێستاش کە بۆ ئەو ئامادەکاریمان کردو بۆ ئەم شۆ تەواوی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە پەیوەندیدارەکان لە دایرەکانی خۆیان ماون وارە ئەمڕۆژ کاکزانە معلومی جەنابتانە لیوای 1912 فەوجی سێ حوت پێشمەرگە هەورە بروسکە لەیاندا بوو. ئەوە لەکوێ بوو کاک حوسێن و ڕەوشی تەندروستیان چۆنە؟ ئەوە لە بەڵێ ڕەوشی تەندروستیان 6 کەسیان ئەلحەمدولیلا باشە، یەک دانەمان ئیحالەی سلێمانی کردووە، دەنا هەموو ئەوەی کە پێویستە لە تەواری ڕانیە هەموو پێداویستێکی کە پێویست بۆ بۆیان کراوە خۆشببختانە دۆخی تەندروستیان جێگیرە. ئەوە بەس تەنها یەک حاڵەتێکمان هەبووە، ئەوە لە سەرباری خەتێ لە دۆڵی بالیسان لە چای ئیرۆن هەورە بروسکە لێداون. کا حوسێن لە تەواوی سنوورەکە مەسەلەن لە هیچ شوێنێک مەترسی ینی کۆبوونەوەی ئاو یان لافاوێک دروست بووە؟ تا ئێستاکانە خۆشببختانە هیچ حاڵەتێکی وامان نەبووە، تەنها لە هەندێک گەڕک و شوێن کە بەهۆی ڕێژەی زۆری دابارینی باران ئەو کۆبەوە، بەڵام ئەویش تەنها لەسەر شەقام و شوێنە گشتەکان بووە، بەڵام خۆشببختانە توانراوە بە فترەیەکی زەمەنی زۆر کورت هەموو ئەوانە عالەجە بکرێت و ئەمڕۆژ جارێک کە چێکی هەموو ئەو کەنەڵ و چەناڵ و هەموو ئەو بارانە و شوێنانە کە کراوە ئەو شوێنانەی کە باران و ئاوەڕۆی زۆری پێدا دەڕوە هەموو ئامادەکاریەکمان کردووە و ئێستاش تەواوی تیمەکان لە هەم لە بەرگری شارستانی هەم لە شارەوانی هەموو ئامادەکارێک کراوە. جگەلەوە کاگەزانە ئێمە و هەر بۆ ناو مرکزی قەزای ڕانیە و ناحیەکانی ئێمە بۆ دەرەوەی سنووری گوندەکانیش ئێمە بەڕێوەبەرایەتی گشتی ڕێگاوبانی ڕاپەڕین و بەڕێوەبەرایەتی چاکن و پاراستنی ڕێگاوبانی ڕاپەڕین تەواوی ئامادەکاریمان کردووە. تیممان بۆ هەموو سنووری ناحیەکان و یەکە ئیداریەکان دروست کردووە و هامانجی لەگەڵ ئەنجومەنی گوندەکان هەیە، لە مهندیسە، لە تەکنیکارە، شوفێرە، هەموو ئامادەکاریەکمان کردووە بەپێ ئەو زانیاریە کە شناسیانەی کە هەیە کە حوسێن ینی لە کاتژمێرەکانی داهاتوو ئاستی دابارین هەر زیاد دەکات لە دەڤەری ڕاپەڕین ئەوەی کە پێتان گەیشتووە؟ بەڵێ ئەوەی پێمان گەیشتووە زیاد دەکاوە. ئێمەش هەمومان ئامادەکاری تەواومان کردو و هەمومان حزورمان هەیە لە دایرەکان و تەواوی بەڕێوەبەرایەتی و فەرمانگە پەیوەندیدارەکانی سنوورەکە لەسەر ڕاستبەردەی بەڕێز سەرپەرشتیاری دار ڕاپەڕین هەمویان ئامادەکاری تەواو کراوە لە سنووری قەزای ڕانیە و بە قەزای پشدەریشەوە. ئەو ڕێنمایی چیە بۆ هاوڵاتیان بۆ ئەوانەی کە بە تایبەتی ئەم من ڤیددیۆیەکم بینی لە ئەوەی کە لە خوارچەمی خاصەوە دێتەوە بۆ زەی بچووک و بۆ دەربەند لەوێ خەڵک زۆر جار دارکۆ دەکاتەوە یان نزیک دەبێت یان دڵخۆشی خۆی دەردەبڕێ بە تایبەتی لە ڕۆژدا ڕێنمایی چیە بۆی کە یان ئەو کەسانی کە ماڵیان نزیکە لە نزیک چەم و ڕووبارەکان خۆت ئەزانی کە تۆپۆگرافیای ناوچەکە بەرز و نزمی زۆرە، یعنی چ ڕێنمایەکتان هەیەەوە؟ وەڵا کاگەزانە ئەمە هەر جگە لەوەی کە ئێمە بەشێکی ئەو بارانەی کە لە ئێرانیش لە زەی بچووکەوە جار هەیە ڕۆژێک تاخیرتر دێ، ئێنێ بە بەردەوامی ینی ڕێنمایی هەموو ئەو گوندانەی کە کەوتونە سەر زەی بچووکەوە بەڵێ هەموو ئاگادارکردنەوە زۆر زاریشە بۆ بەڕاستی لە کەمتەرخەمی هاوڵاتیان لەوانەیە سارە ئەو بردوێتی یان مەڕ و ماڵات ئەو بردوێتی بۆیە ئێمە بەردەوام هۆشداری دراوە بە هاوڵاتیان لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە لە ڕێگای یەکە ئیداریەکانی ناوچەکەەوە بەڕاستی پێویستە و ئەوەی کە لە تیمەکانی بەرگری شارستانی ئێمە لە هەموو شوێنەکانەوە تەواوی ئاگاداری و تەوسێ و ڕێنمای هاوڵاتیان کراوە بۆ ئێمە لێرەوە داوا لە هاوڵاتیانی خۆشەویست دەکەین هەتا ئەو شەپۆ لە بارانبارینە ئەگەر بۆ کارێکی زەروریش نەبێت بەڕاستی لە ماڵ نەچنە دەرەوە. ئێمە ئومێدی سەلامەتی بۆ تەواوی هاوڵاتیانی کوردستان بە شێوەیەکی گشتی وە سنووری قەزای ڕانیە دەخوازین. بەڵێ سوپاس بۆ بەڕێوارین هەموو لاک سەلامەت بێ. سوپاس بۆ بەڕێز کاک حوسێن مەحموود قایمقامی قەزای ڕانیە، سوپاس بۆ زانیاریەکانت بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. هەوڵەدەم پەیوەندی بکەم بە بەڕێوبەری گشتی پەروەردەی ڕاپەڕین کاک شاو پێشوی بگەڕێمەوە لای جەنابەت. بەڕێز مامۆستا محەممەد ئەم کاتت باش؟ ئێمە ڕاستەوخۆ لە پانۆراما لەگەڵچین لەگەڵ بەڕێز جێگری پارێزگاری سلێمانی خۆتەزانی ئیسلاوی هەیە بۆت خۆتەزانی کە شەپۆلێکی بارانبارین هەرێمی کوردستانی گرتوتەوە لە زۆرێک لە بەڕێوەبەرایەتی گشتەکان یان بەڕێوەبەرەتی گشتی پەروەردەی سلێمانی و لە هەندێک لە بەڕێوەبەرایەتەکان پشووی
خوێندن ڕاگەێنراوە لە سنووری بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی ڕاپەڕی چ بڕیارێکتان هەیە بۆ ئەوەی کە سبەینی خوێنکاران و مامۆستایان و فەرمانبەران سەلامەت بن. بینەکان دیارە ئەم لایەکەوە ئەمڕۆ ڕەحمەت بای لە لایەکەوە بۆندێک ناوچە بەڕاستی زۆر زیانی هەبوو بەیداری خێمی هەموو خەڵکی کە زۆر زیانی بەرکەوتووە یاری ڕاپەڕین بە پێی ئەو کەژناسی ئەمە دەسەر هەلومەرجی کەژناسی چاڵ ئیش بە راپۆرتی کەژناسی کەژناس زۆر بەشی پێشبینی دەکەین دیارە لەوەی ئێمە تا ئێستا بڕیارمان نەدا لەگەڵ ئیداری ڕاپەڕی قسەمان کە لەگەڵ کەژناسیش کە تا ئێستا مەترسیەک نییە لە سنووری دای ڕاپەڕین بە پێی ئەو راپۆرتانی کە هەمانە کە بۆمان هاتووە لە ڕۆژ لەم شەو لە سنووری دای ڕاپەڕین تەنها 10 بۆ 15 ملیم باران دەبارێ ولا بۆ ڕۆژی چوارشەممەش 2 بۆ 5 ملیم باران دەبارێ وەلەو شوێنان نییە کە مەترسی لەسەر بوون بە تێبینەکە نووسراوە لە سنتەری شاری سلێمانی هەڵەبجە سەنگاوانە مەترسی تا ئێستا لە ڕاپەڕین هیچ مەترسیەک نەبووە ئەمڕۆژ ئاسایی بوو تا ئێستا بڕیارمان نەداوە کە بیکەین بە پشوو لەگەڵ ئیدارە قسەمان کردوویت مەترسیەک نییە بۆ بەڵێ پەروەردەی گەرمیان ڕاگەیان سپەینێ لە گوندەکان و خوێندنگە بنەڕەتیەکان و باخچەی ساوان پشوو دەبێت ینی تەنها لەو گوندانەی کە مەترسی لەسرە یاخود باخچەی ساوایان لەگەڵ ئەوانەی کە بنەڕەتین ئێوە هیچ بڕیارێکی استثناتان دەبێت بۆ هیچ بڕیاریش پشومان نەداوە بە هیچ شێوەیەک و لەگەڵ یەکە ئیداریەکانیش تەنسیق دەکەین لە ناحیەکانەکە بداین لە گوندەکان بەڕێوەبەری ناحیەکان لەگەڵ بەبەری قەزاکان تەنسیقەکە کە مەترسی هەبوو دەکرێت ئەوان پشوڕاگەن لە ناو شار هیچ مەکتەبێک تا ئێستا بینای مەکتەبێک بەڕێز مامۆستا محەممەد کەریم ئاو چۆتە ناویان بەهۆی ئەو ئاگادار نەکرایم نەمڕۆ بۆ خۆم سەردانی پەروەردی پشدەرم سەردانی مەکتەبیشم کردووە زۆر ئاسایی بۆ بەڵام بڵێ بیناکانمان لەوەی حڵاتی احتیاجی دالیان دەکوێنەوە بەڵام وەکو بینا ئاو چ بێتە ناوی بینایەک و ئاگادار نەکرێن کە هیچ بینایەکمان ئاوی چۆتە ناو بەڵام وەکو دڵۆپەیە شتێکە بێ ئەوانە لەوانێت چوە بیناکانمان کۆن پێویستیان بە نۆژەکردنەوە هەیە لەنا هیچ مەترسیەک دروست نەبوو تا ئێستا لە سنووری دای ڕاپەڕین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز محەممەد کەریم بەڕێوەبەری گشتی پەروەردەی ڕاپەڕین سپاس بۆ بەڕێستان سپاس کاتمان گرتی سپاس کاکشەوە لەکوێ پێویستی کردو پشوو بێ و پێ ئەو راپۆرتە کەشناسیانە و ئێستاش بەڕێز محەممەد کەریم ڕایگەیان کە سبەینی لە سنووری بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی ڕاپەڕین پشوو نییە. بەڵێ دیارە پێشبینیەکانی کەژناسی ئەمەش وەرمانگرتووە و راپۆرتانی کە هەیە وەرمانگرتووە هەم لە سلێمانی هەم لە بەشی پێشبینی لە هەولێر ئەوەشی کە بڵاو کراوەتەوە کۆمەڵە شوێن کە مامۆستاش ئاماژەیدا من دەستخۆشی لە هەردوو بە ڕێزەشەکەم هەم کاحسین هەم مامۆستا ئێمە ئەوەی کە تێبینیمان کرد من پێشەوەی بێن بۆ لای جەنابتان لەسەر هێڵ بووین لەگەڵ بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی و لەگەڵ بەڕێز کاک سەمیر هەورامی دیارە لە کۆی 11 پەروەردەی سنووری بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی 8 بەڕێوەبەرایەتیان کە دەسەڵاتیان پێدرا بوو بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکێکە کارگێڕیەکان پشویان ڕاگەیاندبوو تەنها 3 پەروەردەما بوو 2 پەروەردەی ناوشار و 1 پەروەردەی دەرەوەی شار و دواترەوە بوو هەموو لای گەشتە ئەو دەرەنجامی لەبەرەوەی لە ناو شاری سلێمانیش ئەمڕۆ هەندێک حاڵەت لە درەنگانی دوای ئەسر پێش مەغریب لەو حاڵەتی کە ئاستیا و بەرز بوویەوە هەندێک قوتابخانەمان هەبوو دیواری قوتابخانەکان زیانی پێگەشت بوو حوشی قوتابخانەکان ئاوی تێچوو بوو هەندێک بەڕێوەبەری قوتابخانە پەیوەندیان بە بەڕێوەبەری پەروەردەکانەوە کردبوو کە بەشێک لە بینای پەروەردەکان مەترسیان هەیە لە نەتیجەی ئەوە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی سبەی کرایە پشوو بۆ سەرجەم ناوەندەکانی خوێندن و پێم وایە وەشی کە ئێمە لێرە بووین زانکۆی سلێمانیش بە هەمان شێوە دیارە ئەمە ساڵانی ڕابردووش لە هەر حاڵەتێکی نەخوازرا و ینی بۆ نمونە بەفر و باران وان ڕاستە حاڵەتەکان سروشتیە بەڵام هەندێک جار بەهۆی زۆری دابارینی بارانەوە و ساڵی پێرار و ساڵانی پێشوو بەهۆی زۆری بەفر بارین لە بەتایبەت لە ناوچە کوێستانەکان بەو شێوەیە هەماهەنگی کرابوو کە سەرۆکی یەکەی کارگێڕی لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ئەوێ بەڵێ سەرپشک بن بەپێی جوگرافیای شوێنەکەەوە پێی هەڵکەوتەی شوێنەکە خۆیان بڕیاریانەدا و بڕیارەکەیان جێبەجێکرا. بەڕێز جەگری پارێزگاری سلێمانی ینی ئەمڕۆ هەمومان نەزانین خەڵک زیانی بەرکەوتەوە وێ ڕای زیانە جوانەکە کە قەرەبوو ناکرێتەوە
خی گەورە بە بەهشتیان شاد بکات و دڵنەوەی کە سوکارەکەی بکات بەڵام بۆ قەرەبووکردنەوەی تر چی ئامادەکاریەک هەیە کە لە سبینەوە بتوانن خەمڵاندنێک بۆ ئەو زەرەر و زیانانە بکەن بە تایبەتی لە ناو بازاڕی چەند چەماڵ و لە ناحی شۆرش و لە ناوچانی کە خەڵک زۆر زەرەری پێگەیشت. بەڵێ ئێمە تەمەنەمانە کرد کە ئەو قوربانی گیانی لێ نەکەوتایەتەوە چکەوە قەرەبوو ناکرێتەوە بەڵام دیارە ڕەزامەندی خی گەورەی لەسەر بووە و سەبارەت بە زەرەری ماڵی کە ئەو ئۆتۆمبیلانەی کە ئاو چۆتە ناوی یاخود لافاو بردوێتی وەگەی بینین لە دوکانەکەی تەڕ بەڵێ چەند ماڵێک ئاوی تێچووە و دوکان ئاوی تێچووە هەندێک فەرمانگەمانەیە لە قەزای چەمچەماڵ ئاوی تێچووە لە قەزاکانی تر ئێمە سەررجەم قایمقام بەڕێزەکانمان ڕاست پاردووە کە بە پەلا خەمڵاندنێکی حەقیقی بکەن بۆ زەرەر و زیانەکان و بۆمان بنێرن دیارە ئەمەش لەسەر ڕاستپاردەی نووسنگەی بەڕێز جێگیری سەرۆگۆزیران بووە دیار لەسەر فەرمانی بەڕێزیان فەرمانی بەڕێز جێگیری سەرۆگۆزیران و دڵنیام لەوەی لە داهاتوویەکی نزیکەوەی پێمان بکرێ بۆ قەرەبووکردنەوەیان درێغی ناکەین و ئێمە لەم بابەتانە ڕاستە بابەتی لافاوەنا بەڵام چەند حاڵەتێک هەبوو کە ڕوویاندا بۆ نمونە ئاگرکەوتنەوە لە ئەوەی سوتاوەکەەوە دەست بەجێ بەڕێز وا تاالبانی هاتە سەر هێڵ و خێراترین قەرەبووکردنەوە لە مێژووی هەرێمی کوردستانە کرابۆ و هاوڵاتیانە ئێمە هەوڵە دەین بۆ ئەمەش کارەساتێکی سروشتیە ڕوویداوە ومێ دەکەین بتوانین قەرەبووی و هاوڵاتیانە بکەینەوە هەوڵەدەن قەرەبوویان بکەن ئینشاءڵڵەوا بێ باس لەوە کرا کە هەندێک لە هەندێک پارێزگای ترەوە وتیان ئێمە بە فریای هاوڵاتیانی چەند چەماڵەکەوین ئێوە توانە مرۆیەکە و توانە لۆجستێکەتان بای ئەوە نەبوو کە خەڵکی تر مەسەلیان پارێزگای تر بۆ نمونە پارێزگاری هەولێر وتی ئێمە توانین هاوکاری چەند چەماڵ بکەین ئێمە هەمیشە وتومانە هەرێمی کوردستانێک هەرێمە و چەندین جار لێرە و لەوێرانی متەبادیل بۆ عیلاقەکە دەرمان بڕیوە هاوخەمی ئەنی پیشانمان داوە هاوخەمی و وتومانە ینی هاوکارە بین هەماهەنگە بین پێویستی هەبێ و ئەمەش شتێکی سروشتی بووە من بە هەموو حاڵەتەکان سوپاسی ئەو بەڕێزەکەم بەڵام دیارە تیمەکانی ئێمە فەرمانگەکانی ئێمە هەم لە ڕووی مرۆییەوە هەم لە ڕووی ئامێر و پێداویستی لۆجستیەوە لە ئاستێکی بەرزدا بوون من دەستخۆشییان لە یەکەم و لە فترەیەکی زۆر کورتە ئەوەی پێویست بوو بۆ ڕووبووە ڕووبوونەوەی ئەم حاڵەتە کرا و بە دڵنیایی ئەم شتە شتێکی ئاساییەوە لە هەرێمی کوردستانی ژاری ڕوویداوە لە وڵاتانی زۆر پێشکەوتوش کارەساتی سروشتی ڕووەدا لەتوانێت ئێوە بوو ینی شتێک هەبوو ئەمڕۆ مەسەن شۆک بێ بۆ ئێوە نەتوان دەرەقەتی بێت نەخێر ینی شتێک نەبووە کە ڕوو بدا و تیمەکانی ئێمە نەتوان کۆنتترۆلی بکەن چکە ئێمە تەمەەن ئەو تیمانەی کە هەمانە هەندێک جار لە قەزایەک شتێک ڕۆیدا ئاگرکەوتنەوەیە کە لەو قەزایانی دەوروبەری هەماهەنگیە دەست بەجێ فەرمانیان پێدرێ هاوکاریان بکەن و ئەوەی ئەمڕۆ لە ئەتوانم بڵێم لە سەررجەم سنووری پارێزگای سلێمانی بە قەزاکانەوە کە ڕێژەیەکی زۆر باران باریوە سەررجەم سەرۆکیەکە کارگێڕەکان بە سەررجەم فەرمانگە و فەرمانبەرەکانیانەوە هاوکار و هەماهەنگ بوون و لە توانایە نابووە من دەستخۆشییان لە یەکەم بەداخەوە کە ئەو زەرەری گیانە بوو بەڵام ئەگەر بەتەنگەوە چوونی ئەوان و ئەگەر توانای ئەوان و ئەگەر شارەزایی ئەوان وەگەر لە خۆ بردووی ئەوان نەبووە دڵنیام لەوەی خوانەخواسەکەتیمی هەماهەنگێ لە شاری سلێمان بەڵێ بە دڵنیایەوە سەر تیمەکانمان لەسەر شەقامەکانن و تیمەکانمان شوێنیمانەوە حەوانەوەیان هەیە و 24 کاتژمێر تیم هەیە بۆی هەر حاڵەتێک ڕووبدا دەست بەجێ باناوە بچن و لێرە و لەوێ هەر کەسێک هاوخەمی پیشانداوە ئێمە سوپاسێکین هەر کەسێک ڕووی پیشانداوە بۆی هاوکار بێ بە هەمان شێوە سوپاسەکەین و ئەمەش نەریتێکە بەڕێز کاشاهۆ لە ئێستا کە بەرنامەی تیاکەین و قسەی تیاکەین لە هیچ شوێنێکەوەی بزانیاریت پێگەشت پێ من ئاگادار بووم کە لەگەڵ کا حوسێن گفتو گۆمە کرد و سەرقاڵی مۆبایلەکەت بووی و زانیاری وەرەگرت هی لە هیچ شوێنێک مەترسی هەیە ئێمە هەم پێشەوەی گەمە ئێرە کورسات لەسەر هێڵ بووین لەگەڵ ئەو بەڕێزانی کە پێویست بوو پێوەندیداوی تیمەکان لایەنە پەیوەندیدارەکان
و لێرەش هەوڵمدا چەند نامێک ئاڵوگۆڕکەم لەگەڵ ئەو خۆشەویستانە ئەوەی کە هەیە تا ئێستا لە ئێستا هیچ حاڵەتێکی نەخوازراو نییە و شەڵا ڕوون هیچ حاڵەتێکی وا نابێتەوە بەڵام ئێمە خۆمان ئامادە کردووە و ئەو تیمانەی کە بە شێوەی ئێشگرەمێننەوە لە ناو فەرمانگەکان سەرجەم پێداویستیەکانیان بۆ دابین کراوە ینی 24 کاتژمێر تا تەواوبوونی ئەو شەپۆلە لە ناو فەرمانگەکانیانە بن و لەسەر هێڵە بن و هاوڵاتیانیش دەتوانن بە سەرجەم ئەو ژمارە تەلەفۆنانەی کە هەیە پێشتر بڵاو کراوەتەوە لە هەرچیەوە پەیوەندیمان پێ بکەن ئێمە وەکو یەک تیم وان و تیمەکان یەکتر ئاگادارەکەنەوە بەهانایانەوە باشە بەڕێز کاک شاهۆ ئەوەی کە وەکو ئێوە ئەم ڕۆبۆتان دەرکەوت کە خۆت مەدانی لە ناو بابەتەکەیا بووی یعنی چ پێداویستێک هەیە کە زۆر زەڕور بێ لەو کاتانەیە بۆ حاڵەتی کتوپڕ بۆ لافاو بە تایبەتی بۆ لافاو ئەوانە کە هەبێ لە فەرمانگەکانی شار و شارۆچکەکان بەڵێ ئەوەی کە پێویست بێ ئامێر زۆر گرنگە شۆڤڵ و گرێدەر و ئەو ئامێرە گەورانە بۆی بتانی ئەگەر شوێنێک پێویست بە بربەست کا دروستی کێ ئەگەر شوێنێک بربەستێ دروستبی بە پێویست کە لای بی لە بەردەمی ئاوەڕۆکان و تیمی تەندروستی پێویستە کە ئەمڕۆ لەگەڵمان بوون بە سوپاسەوە وەڵامدانەوەی خێرا DMCR کە لە پارێزگای سلێمانی بە هەمان شێوە سنتەری وەڵامدانەوەی پارێزگای سلێمانی کە بەردەوام خەڵک پەیوەندی کردو لەسەر هێڵ بوون بەڕێ لە کاکلیوا خۆشەویست خۆیەوە بۆ سەرجەم کارمەندەکانیان فەرمانگەکانی تری کەەوە گوتم بەشێکیان ینی وەکو اختصاصی کۆماندۆ ئۆپراسیۆن ئاسایش بەرگری فریاکەوتن هێزەکانی هەفتا هەمویان ئەوەی کە پێویست بۆ کردویانەوە هەمویان ئامادەیان دەربڕیوە کە لەکوێ پێویست بیا و کار بن و هەندێک ئامێری تر هەیە کە ناو ئاوەڕۆکانی پێپاکرێتەوە کە لە شارەوانی سلێمانی هەیە بەرگری شارستانی کە بەردەوام لەسەر هێڵن لە هەموو حاڵەتەکان ئەوانیش کۆمەڵی ئامێریانەیە کۆمەڵی خەڵکی شارەزایان هەیە لەوەیە پەکتان نەکەوت نەخێر ئەمانە بە کۆی ئەم فەرمانگانە توان ڕوبەڕووی ئەم جۆرە حاڵەتانە ببنەوە و بە دڵنیاییەوە هەندێک حاڵەت ڕوویداوە لە سەر و چاوەڕوانیەوە خێراتر کۆنتترۆل کراوە تا لە حاڵەتی ئاگرکەوتنەوە لە حاڵەتی لافاو لە حاڵەتی بوومە لەرزە کە ڕوویداوە لە ساڵانی ڕابردوو ئەمە دەلالەتێکە بۆی تەنها ئەرکەکە ینی وەزیفەکە وەکو ئەرگ نابینرێ بەڵکو وەکو خۆشەویستی بۆ شارەکە کارمەندە بۆ ئەمڕۆ چەندین سەعات لەناو ئاوە ینی لەگەڵ ئێمە بووە و ینی وەکو هەستێکی نیشتیمانی وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو ئەرکێکی ئاینی سەیری وەزیفەکەی کردووە ئەمە زۆر زۆر گرنگە ئێمە لەوە بۆمان دەرەکەوێت کە هەما هەنجیەک هەیە لە نێوان هاوڵاتیانی شاری سلێمانی چ بە فەرمانگەکان و چ بە هاوڵاتی وە گوتم لە سەرەتاشەوە هەندێک هاوڵاتی خۆبەخشانە هاتبوو ناوکاری تیمەکانی ئەمەیانە کردوشان بەشانی تیمەکانی ئەمە ئۆتۆمبیلیان لەگەڵ ڕزگارە کردین هاوڵاتیان لەگەڵ ڕزگارە کردین ئیتر توانین بڵین ئەمەیە شاری سلێمانی ئەمەیە جوانەکەی شاری سلێمانی باشە لە ڕووی ماستەر پلانەوە بەڕێز کاشاوە بەسەلم گلەی ئەوە هەکران دێ لە کۆمنتی هاوڵاتیان و سەرنجی هاوڵاتیان لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی باسییان لەوە کرد کە حسابەوە نەکراوە مەسەلەن ئاو کۆ ئەبێتەوە و شوێن ڕێگری لە ئاو کراوە ئەوانە هەبوو من ئەتوانم شتێک بڵێم کاکزانە بەعکسەوە پێچەوانەوە ینی لەسەر ئاستی عێراق پارێزگای سلێمانی یەکێکە لەو پارێزگایانەی کە ژێر زەویەکەی زۆر زۆر بەباشی ئامادە کراوە لە هەموو ڕوویەکی ئاو و ئاوەڕۆوە بە تایبەت ئاوەڕۆ ئەگەروانە بۆ کارە سەد بەڵێ بە دڵنیاییەوە ینی لە ساڵانی ڕابردوو جێی دەستخۆشیە هەر کەسێک لە هەر پۆستێک و لە هەر پلەیەک بووە لە ئەو فەرمانگانەی کە معنی بوون کارێکی زۆریان کردووە پارەیەکی زۆر زۆریان خەرج کردووە لە ئاوەڕۆی لولەی و ئاوەڕۆی سندوقی و ئەمانە هۆکارێکی باشن بۆ ئەوەی کە لە ناو سنتەری شاری سلێمانی کە ڕێژەیەکی زۆر هاوڵاتی تیایی نیشتەجێ و گوزەرانەکە وە کەمترین زیان ڕۆیە لە کاتی لافا و ڕوبەڕووبوونەوەی حاڵەتەکان خۆگەر ئەو حاڵەتان ئەگەر ئەو ئامادەکاری ئەگەر ئەو بنیە تەحتی و لە پێشینەیە نەکراوێ بۆ شاری سلێمانی بە دڵنیاییەوە هەم شاری سلێمانی کۆمەڵێک سروشتی هەمومان نەزانین بۆ نمونە لافا هەم تۆپۆگرافیاکەی
مساعیدە بەڵام حسابێکی وا کراوە گەڕەکە بەرزەکان لەگەڵ ئەو شوێنانەی کە نزمترن بە شێوازێکی ئەندازەی زۆر زۆر ڕێکوپێک ئەو حساباتە کراوە و ئێستش هەر گەڕێکێکی نوێ لە شاری سلێمانی دروستە بێ ئەمە ئێستش گەڕێکمانەیە بە تەواوەتی زەویەکانی پڕ نەبوونەتەوە خانووی تەواو دروست نەکراوە تەواوی ئاوەڕۆی ئەو زەویانە تەواو کراوە هاوڵاتیەکە ڕوا لەوێ خانووەکە دەست بەجێ ئەتوانێت ئاوەڕۆکی خۆی بخات سەر ئاوەڕۆی گەڕەکەکەی و تۆڕی بە تۆڕی ئاوی گەڕەکەی و بەسرێ و هەندێک شوێنمانەیە قیر و شۆستە و ئەوانەشی بۆ کراوە هەندێک گەڕێکیش هەیە کە بە شێوازێکی ناڕێک دروست کراوە و لە دوای دەرچوونی هەندێک یاسا بۆ بەخاوەنکردنیان ئەوانەش ئێستا لە ماستەر پلان جیان کراوەتەوە و نەخشەی وردکاریان بۆ ئەکرێ و ئەو گەڕەکانەی کە وەگوتم بە شێوازی زیادە ڕۆ دروست کرابوون و ئێستا بە خاوەنکردنیان بۆ ئەکرێ بەپێی ئەو ڕێکارانەی لە یاساکە کراوە ئەوانیش بەشێکی زۆریان ئەتوانم بڵێم ئاوڕۆکەیان تەواو ئەو ئاوی چاقچاق کە ئەڕۆیشت چەمی قلیاسانی پێڵێوانە من تۆزێک پێم ناخۆش بوو هەرچەندە بزانمە چێتەوە دەربەندی خان سوودەکەی لە چێتەوە تانزۆرۆ ڕاتۆ دەربەندی خان بەس ینی چکراوە بۆ بەنداوی چەقچەق ئیشی تیا هەرەکرێ بۆی هەم کۆڕنیشەکە دیمەنێکی جوان و منتیقی سەرچنار و قوڵە ڕێسی ئەو منتیقانەوە هەمیش ئەو ئاوە لە ساڵانی داهاتووە کەمتر بە فێڕۆ بڕڕ بەڵێ بە دڵنیاییەوە ئەو پرۆژەی کە لەوێ کراوە کە ئەو کۆڕنیشەیە کراوە بە 5 زۆنەوە ئەو 5 زۆنە دڵنیام لەوە یەکێ لە پرۆژە گەشتیاریە جوانەکانی عێراق دەرەچێەوە سەرکەوتوترین پرۆژە بێ لە ڕووی گەشتیاریەوە و ئەو بەنداوی کە جەناب ئاماژەت پێدا لە ئێستادا کارکردنتیای بەردەوامەوە ئەمڕۆ بەبووی بەرزبوونەوەی ئاستی ئاوەکە ئەو تیمانەی کە لەوێ کاریان کرد بوو خۆشبەختانە سەر لە بەیانی من لەگەڵ سەرپەرشتیاری بەنداوەکە قسەم کرد کە نوێنەری بەڕێوەبەرایەتی گشتی بەنداوی هەرێمە لێرە کاگاوات تیمەکانیان دوورخست بێ بۆی تووشی زیان نەبن و کارکردن لەو بەنداوە بەردەوامەوە بەنداوە تەواوە بێ و ئاوی ئەو شیوەی کە باسی کرد لە خۆیە گرێ و گلەداتەوە لە کاتی پێویستا بەرەدرێتەوە بۆی بەردەوامە و کۆڕنیشە ئاوی تیاابێ بڵێ وتیان لە ساڵان ڕابردوو و بەوشک ئەمان بینی دڵت دەبوو من کە بێ ڕۆشتم ئاوڕم ناتایەوە بەس ئێستا ئەو ئاوە دێت من بەشکی نایبینینەوە ئینشاءڵە بەنی پرۆژێت ڕۆژەکە بەڵێ بەردەوام کاری تیاکرێەوە کاری زۆر زۆر باشی لێکراوە لەو کاتێک کە بەو پلانەی کە بازم هەر لێرە بوجارێکی تر ئاماژەمان پێدایەوە ئەو پلانەی کە هەیە و جەنابی کاقوبات خۆی سەرپەرشتێکا لەگەڵ فەرمانگە پەیوەنددارەکانی سلێمانی وەکو بۆردێک یەکێک لەو پرۆژە گرنگانەی کە لە ڕووی گەشتیاریەوە بۆ شاری سلێمانی ئەو 5 زۆنەی سەرچنارە وەلەیەکێک لە تایبەتمەندی و پێگاتەکانی ئەو پرۆژەیە و کۆڕنیشەیەکە هەم شوێنەکەی و هەم هەڵکەوتەکەی دیمەنێکی جوان بە شاری سلێمانیەدا و گەشتیارێکی زۆر بۆ شاری سلێمانی ڕاکێشێت لە ناوخۆی عێراق و لە دەرەوە باشە لە 2000 بە ڕێزکاک شاهۆ چی بە خەڵکی سلێمانی ئەڵێ چی بە هاوڵاتیان ئەڵێ وەکو ڕێنمایی بێتی بە شۆفێران ئەڵێ بە تایبەتەوانی چاویان لەوێ ئەم شۆ بچنە کەرکووک بچنە هەولێر بچنە ڕاپەڕین بچنە گەرمیان یان هەڵەبجە و ئەوانەی کە مەسەلەن لە قەرەداخل لە شار باژێڕن ڕێنمای ئێوە چییە؟ من لێرەوە تەمەنای تەمەندرێژی و لەش ساغی بۆ هەموو هاوڵاتیانی خۆشەویستی پارێزگای سلێمانیە خوازم و ئەرکی ئێمەیە خزمەتیان بکەین و سەر و ماڵیان پارێزین و داوایان لێ یەکەم هاوکار و هەماهەنگ بن لەگەڵ تیمەکانی ئێمە و هاوکار و هەماهەنگ بن بۆ جێبەجێکردنی ڕێنمایی فەرمانگە پەیوەنددارەکانمان چونکە ئەمە هاوکاریەکی باش ئەبێ بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەوەی کە پێویستە لە کاتی ئەم جۆرە ڕووداوانە بیکەین و تیمەکانمان بتوان بە ئەرکی خۆیان هەستن ئێمە ئەم ڕۆژ داوامان کردووە لە داهاتووش و لە ڕابردووش داوامان کردووە هەمیشە وتومانە کە حاڵەتێکی وابێ ئەگەر پێویست بە هاتنە دەرەوە ناکە هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیان بمێنەوە بۆ ئەوەی هەم خۆیان سەلامەت بن و هەم هۆکار و هاوکارێکی باش بن بۆی تیمەکانی ئێمە لە کاتی خۆی بگەنە شوێنی ڕووداوەکە چکە ئەمڕۆ بەشێ لە تیمەکانمان بەهۆی ئاستەنگی هاتوچۆوە بەهۆی قەرەباڵخی شەقامەکانەوە وەک پێویست ناگەشتنە ئەو شوێنانەی کە پێویست بوو و بۆ ئەم شەویش ینی ئەو شەقامانەی و یاخود ئەو جادانەی کە
ڕێژەی دابارین تیا زۆرە داواکارین هاوڵاتیەک ئەگەر پێویست ناکە ئەگەر زۆر پێویست نییە بەکاریان نێنن دڵنیام لەوەی بەپێی پێشبینەکانی کەژناسی سبینێ لە دوای لە پاژنیۆڕۆوە کەشەکە کەمێک ئارامە بێتەوە هاوڵاتیان دەتوانن شوکاری ڕۆژانەی خۆیان جێبەجێ بکەن هەمیشە لە هەموو ئیشێک لە هەموو ڕووداوێک هاوڵاتیانی شاری سلێمانی بەشێک بوون لە ئیدارە خۆجیی و ئیداری خۆجییان بەی خۆیان زانیوە و ئەمە ینی گەرنتی سەرکەوتنی پلانەکانی ئەمە بووە و لەم ڕووداوانش داواکاری وەک چۆن پابندی هەبووە پابندیەکان زیاتر بێ بۆی بتوانین خزمەتی باشتری شاری سلێمانی زۆر زۆر سپاس بۆ بەڕێز شاو عوسمان جێگری پارێزگاری سلێمانی سپاس بۆ دەرفەتە سپاسەکەمان دوو نەبن بە هیوایەوەی کە سەرجەمە وڵاتیانی هەرێمی کوردستان سەلامەت و نیعمەت و ڕەحمەتەکانی خوای گەورەش بەردەوام بۆ سەر هەرێمی کوردستان و ببنەمای خێر و خۆشی بۆ خەڵکی کوردستان و خاکی بەپیتی کوردستان ئێمەش لەگەڵ هاوکارانم پانۆڕەمامان پێشکەش کردنە مولایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ